بنرانی عزیز سڵاوتان لەبێت لە پایتەختی هەرێمی کوردستانم ماوەیە کە دەگوترێت بەشێکی زۆری ئەم کافتریانی لەم پارێزگایەدان جۆرێک لە مادەی بێهۆشکەر تێکەڵ بە ئاوی نێرگەلەکان دەکەن. دەمانەوێت لەم بەدۆداچوونەدا وەڵامی ئەو پرسیارانە وەربگرینەوە ئاخۆ بزانین کێنە و کەسانەی هەڵدەستن بە ئەنجامدانی ئەم جۆرە کارانە. لایەنە پەیوەنددارەکانی ئەم پارێزگایە چۆن سنوور بۆ کەسانەدا دەنێن کە ئەم جۆرە کارانە دەکەن. لیژنەکانی تەندروستی لە پەرلەمانی کوردستان چۆن چاودێری کافتریاکان دەکەن و چی بکرێت بۆ ئەوەی ئەم دیاردەیە لەم شارەدا بنبڕ بکرێت. ئەمانە و چەند تەوەرەیەکی دیکە لەم بەرنامەیەدا تاو توێ دەکەین تا کۆتایی لەگەڵماندا بمێننەوە. دەگەڕێم بە دوای سەرەداوی ئەو دەنگۆیانەی کە دەڵێن بەشێک لە کافتریا و نێرگەلەخانەکانی هەولێری پایتەخت جۆرێک لە مادەی هۆشبەر تێکەڵ بە توتنی نێرگەلە و ئاوی شوشەی نێرگەلەکان دەکەن. ئێرە سەنتەری شاری هەولێرە، وەک چۆن دوکانی پێداویستەکانی ڕۆژانە ڕێگە پێدراون و قفڵی دەرگاکانیان کراوەتەوە، ئاواش دوکانی نێرگەلە و پێداویستەکانی نێرگەلە کێشان بەدی دەکرێن. لێرە منداڵی خوار تەمەنی 18 ساڵ و پیر و گەنجەکان بەیەکەوە سیەکانیان پڕ دەکەن لە دووکەڵی کوشندە و ژەهراوی نێرگەلە. گەنجێکە سەرقاڵی کێشانی نێرگەلەیە، پشتڕاستی ئەو زانیاریانە دەکاتەوە کە دەگوترێت بەشێک لە کافتریا و نێرگەلەخانەکان بوونەتە ناوەندێک بۆ بازرگانی کردن و ئاڵوودەکردنی گەنجان بە مادەی هۆشبەرەوە. وڵی من خودی خۆم بەدیم نەکردی، بەڵام زۆر جێم لێ دەبێ ئەوەی سەرستنیانی زۆر جار لە بەتایبەت لە سۆسیال میدیایان لەناو کۆڕکە لەگە برادراندا دەنیشین باز دەکرێتن کە شتە هەیە. زۆر جار لە هەواڵەکانیش باس کرایەوە ئەو شتە دەکرێت لەناو هەولێر، بەڵام وەکو خۆم هەتا ئێستا پشتیوەم نازانم لە چێژ دەکرێت شتا وە چۆن دەکرێت چۆن ڕێگری لێ دەکرێت ئەوەش نازانم. جەنابەت تا ئێستا سەردانی هیچ لەو جۆرە کافتریان کردووە یاخود یەکی لەو کەسانێک کە نێرگەلای کێشی؟ من سەردانی کافتریاکانم کردیە بەڵێ، بەڵام ئەوە نییە بڵێن بە شێوەی بەردەوام. جار و بار دەبینی لەگە برادرە خزمێک کە دێدا دەنیشتیم دەچین جێوێک دەگۆڕین بەڵێ دەچم وەکو نێرگە کێشانیش ناتوان بڵێم نایکێشم، بەڵام زۆر بە کەمی دەیکێشم. لە کافتریا ڕاکەکان وەک خۆ باس کرد لەوێن دەریژدانیشتومە، بەڵام تا ئێستانێکە ئەو شێوەیە کە باز دەکرێتن بۆ شێوەیە کە تۆ جارێک بیچێشی و مدمینی ئەو شوێنە دەبی بچیەوانە. من ئەوشتم نەدیتوە تا ئێستان جار وایە من بە 2 مانگ 3 مانگ جارێک دەچم. بەڵام بابەتەکە هەستی پێ دەکرێت لە ناو ئێوەی گەنجاندا کە ڕۆژانە سەردانی کافتریاکانەکەن؟ من وەک خۆم ینی بڵێم نازانم بڵم ئەو شێوە چۆن دروست دەوی، بەڵام دەزانم برادر هەیە ناساو هەیە بەردەوام دەچیتن، ئیتر نازانم لەو خودی خۆی دەچیان جۆرێک لە مدمین بەو کەسەوە دیارە بەڕایتەوە. حەز دەکەم چونکە دەڵێگەر نێرگرێنێتم سەرم دێشتن سەو خۆم لێ ناکەویتن. ئیتر ئەوە حەزە لۆی دروست بووە یاخود بێ ئیرادەیە ئەوەش زۆر دەبینیتن هاان چکە هەندێک کەسەیە دەڵ ناتوانم جگەرە تەریکەم. من بڕوان بەوە نییان هیچ شتێک نەتوانی تەرکیکەیت. بەڵێ دەمە شتێکت لێ پرسم لەو چاچەوەیدا ئێستا لێرە لە ناو بازاڕی هەولێر بە دیاریکراوی لە سنتەرای بینین هەنێک کەس هەیە خوار تەمەنی 18 ساڵە نێرگەلای کێشێ. ئەوە کارەساتە بەدڵنیاییەوە ئەوانە یەک لەوانەی کە دەتوان بڵێن بە ڕێژەیەکی 90 زیاتریش ئەوانە کە دەبنە مدمین. ناوەندی شار بەجێ دەهێڵین و دەچین بەرەو ئەو جێگایی کە بە ماڵی دووەمی گەنجانی هەولێر و بەسەربردنی کاتەکانیان ناسراوە. ئێرە شەقامی ئیسکانە، ئەو شەقامی بەشێکی زۆری گەنجانی بە دووکەڵی کوشندەی نێرگەلە ژەهراوی کردووە. ئەم پیاوە خاوەنی یەکێک لە کافتریاکانی شەقامی ئیسکانە، پشتڕاستی هەموو ئەو زانیارانە دەکاتەوە کە دەگوترێت بەشێک لە کافتریا و نێرگەلەخانەکان مادەی هۆشبەر تێکەڵ بە ئاوی نێرگەلەکان دەکەن. ئەو دەڵێت ئەو خاوەن کافەیانەی ئەو جۆرە کارە دەکەن، کافەکانیان چەند ئەستێرەین و ئافرەتی بیانیش بۆ سەرنجڕاکێشانی سەردانیکەران بەکار دەهێنن. بەخوای لە منتقی ئێمە نا وەکو ئیسکان سەدان جاریش وە دەڵێمەوە نا، بەڵام شوێنی تر هەیە لەوانەیە بەڵێ شوێن ئەو ئینسان دەتوانێت با بڵێن کەسێکی لە پشت بێ یاخود دامێکی بەقەوەتی هەبێتن،
کابرا دەتوانێت هەموو شتێک بکاتن ببێەوەی لیژنەکانیش بەلایەت بەڵەواتە لەم شوێنە کۆمەڵاتیان خۆشابیانە شتە بەدی ناکە زیاتر ئەوانە گەڕاقین و ناوبانگیان ئەو ئیشانە ئەگەر بکرێتن تەنا بۆ ئیدمانکردنی ئەو شخصەیە تا بگەڕێتەوە لای زیاتر بۆ هیچ تر نییە چونکە هەموو شتێک مەسەلەن ئێستا نێرگە لە یاچایە وەکو دەستاوە چۆن ئافرەتێک دەستاوی و خۆشە بێ پیاوێک دەستاوی لە ئافرەتی خۆشتر دەبێت کافتریاکانیش بۆ شوێ بۆ تەنا بۆ سەری نزی خەڵکە گەر بکاتن بەڵێ ئێوە لە ژێر چاودێری لیژنەکانی قایم قامێدا ئەم شوێنەتان کردێتەوە بەڵێ زۆرش بە توندی چاودێریمان لەسرە هەروەها لیژنەکانیان تەقسیریان نەکردەوە هیوادارم پەرش پێ بدەن بۆ کاریان بەڵێ لە بەشی کەدا کە منەوەی سەردانی کردەوە هەندێک شوێن دەبینێ مناڵی خوار 8 ساڵ سەردانی کافتریاکان دەکا بۆ نەرگەلی کێشان لێرە ئێوە سنوورتان داناوە بۆ تەمەن ئەو کەسدانەیە ڕاستە کە هیچ لۆگۆیەکمان نییە بۆ ئەوی پیشانیدا خوار 8 ساڵ نییە بەڵام ئێمە قوڵی ناکەین کە هەرزەکارێک لە خوار تەمەنی 8 ساڵەوە بێ نێرگە لە بچێشە لێرە کەواتە ئەوانیش معلوماتیان هەیە کە هەیە بەڵام بۆ بن ناوبڕکردنی دەبێت لیژنەیەکی بەقەوەتی ئەمنی هەبێتن زانیاری لە بەردەستی ئێوەدا هەیەگە هەبێت بەخوای ناوەڵات تا ئێستا هیچ حاڵەتێکی وام لێرە نەبینیوە لێرە ئەوان دەبیستی بێت لە دەرەوە ئێرە خۆمیش ناچم زۆر شوێن ناگەڕم تەنها ئیسکانە و ماڵەوەیە بەڵێ هیچ زانیارێکم بۆ نهاتووە لەوانەیە گوێمان لێ بوو بێ بەڵام بە تاکیدی و دڵنیایی ناتوانین ماڵکاو بکەین بۆ خۆمان بەڵێ پێشنارت چییە بۆ لیژنەکانی قایم قامێت بۆ ئەوەی چاودێری ئەم شوێنەکەن بە شێوازێکی منەزەم ڕێکبێت بەخوای پێشنیارم ئەوەیە لیژنەیەکی ئەمنی بەقەوت بێ بە دووادداستنیەکی جدی بێ نەک لەلایەن قایمەت و فەقەت پارێزگار و بگرا لایەنی ئەمنی وەکو ئاسایش و پۆلیس و مکافحە بە دووادداستنی جدیان بۆ بکەن ئینشاڵڵا و دیاردەیەش نامینە بۆ هەڵسەڵتانی گەنجەکانمان وەکو بڵێ بوونی ئەو دیاردەیە ناتوانانی بڵێ نییە هەیە بەڵام ئەکرێ ئەمە زیاتر ڕوونتر قسە بکەین لەسەر و بابەتی دیاردەی مدمینی یاخود مادەی هۆشبەر ڕەنگە شوێنەکان دیاریکرا نەبن بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا یعنی وەک بڵێ چۆنەڵی تایبەت ئێستا بۆ نمونە لە شوێنە ڕاقیەکان یاخود لە شوێنێکی تایبەتی وەکو شاراوە بڵین تایبەت کراوە بەو کەسانەی کە مادەی هۆشبەر بەکارێنن یعنی بڵێ دیاردەیەکی ڕوون و ئاشکرانیە کە من و تۆ هەموو چینەکە پێی بزانیان درشی پێ بکە بەڵام ئەم شتە بوونی هەیە دەگوترێت لە پاڵ ئەوەندەی تۆ تێکەڵاوی لەگەڵ گەنجانە هەبە دەگوترێت لە پاڵ ئاوی نێرگەلەکەیە جۆرێک لەم دەرمانان تێکەڵا کرد خۆی ئەگەر ئێمە بینە سەر نێرگەلە خۆی لە خۆیدا مادەیەکە چۆنەڵی نیکۆتین و کار چۆنەڵی مادەی سڕکەری تێدایە وەکو مادە ئەستا تۆ بۆ نەجاری وایە کەسێک کە جگەرە نەکێشێ یاخۆ نێرگەلە نەکێشێ ئەگەر ژەمێکی نێرگەلە بخوا ڕەنگە تووشی سەر سوڕان بێ یاخۆ تووشی ئاڵوودەبوونێ بێ ئەم ئاڵوودەبوونە خۆی لە خۆیان مادەی سڕکەرە بەڵام وەکو بڵێ لە هەنێ شوێنە تۆ باسی ئەوواکە ئەڵی دیاردەی لە ناو ئاوی نێرگەلەیە تیلیاک یاخود مادەی هۆشبەر بەدی بکرێ تا ئێستا ینی بڵێم بە شێوازێکی چۆنەڵی نەبووە بە دیاردە بەڵام بوونی هەیە وەکو بوون بەڵام نەبووە بە دیاردە من بەش بە حاڵی خۆم ینی ئەوەی کە لێرەیە چۆنەڵی زۆر نییە شتەکان ینی وەکو بەرجۆ کەوتن بەرجۆم کەوتووە بەڵام وەکو دیاردە نەمبینیوە بەڵێ چی بکرێت بەڕای تۆ بۆ ئەوەی کافتریاکان ئەوانەی کە ناوبانگیان هەیە و لەژێر چاودێریشکانی خایمەقلی جەسوورێکیان بۆ دابنرێت هەم لە چاودێریکردنێکی تونتۆڵە هەمیش لەوەی کە ئەمە نەبێتە بە دیاردەیەک و لە داهاتوودا لە کۆنتڕۆڵ دەرنەچێت وڵا دیارەتر خۆی گومانی تێدانە گەر ڕقابەیەکی باش ینی لەسەر ئەو کافتریا و لەسەر ئەو کۆفی خانانە عنی ئەبێ دیاردەیەک چۆنەڵی وەکو ڕقابەیەکی تۆکمە ینی هەچ کەسێک هەڵنەسێت لە شوێنی خۆیەوە وەکو کافتریا یاخود وەکو شوێنێک کە جگەرە و نێرگەلە و چاخانە ئەو شتانە عنی ببێ سەرپێی داینیە و یاخود هەیە لێرە سەرپێی خەڵک کافتریا دانێت لەێرە کافتریا بڵای بڵێم نییە هەیە بەدیەکری عنی جاری وایە سیرەکەی لەلایەنی ئیجازەوە ئیجازەیشی وای نییە یعنی جاری وایە هەر لە ڕووی پاک و تەمیزی کافتریاکە و یاخود لە ڕووی کوالیتی شتەکانەوە حەز بە نەقسی و حەز بەکەم تەرخەمیەکەی لە کافتریاکانە یعنی بڵێ من یعنی کە جوابی تۆ بەمەوە لە دەربارەی ئەوەی کە شوێنەکە باشتر وایە ڕقابەیەکی باش چاودێریی باش لەسەر ئەو شوێنانە دابنێن یاخود
بە فلتەرێکا تێپەڕێن کە هەموو مەرجەکانی تێدا بێ وەکو مەرجی تەندروستی وەکو مەرجی پاک و تەمیزی پاک و خاوێنی. دەمە و ئێوارەیە ئاسمانی ئەم شارە بە دووکەڵی ژەهراوی ئۆتۆمبیل و نێرگەلە کێشەکان باوەش بۆ شەوێکی نوێ دەکاتەوە. منیش ئەم شەو تا درەنگانێک لێرە دەمێنمەوە و دەمەوێت زانیاری زیاتر و سەرچاوی باوەڕ پێکراوتر سەبارەت بە تێکەڵکردنی ماددەی هۆشبەر بە ئاوی نێرگەلەکان و بازرگانیکردن بە ماددەی هۆشبەر و ئافرەتی بیانیەوە بزانم کە بوونەتە هۆکاری سەرەکی لە خشتەبردون و کوشتنی توانای گەنجانی هەولێری پایتەخت. کارمەندی یەکێک لە کافتریان ناودارەکانی شەقامی ئیسکانە ئەوان لەژێر چاودێری لیژنەکانی قایم قایمێت و ناوخۆدا ئەم کافتریایە بەڕێوە دەبن. خاوەنی کافێکە لێرە نییە و ڕەزامەندی پیشانداوە ئەم کارمەندە وەڵامی پرسیارەکانی ئێمە بداتەوە و دەڵێت لێرە بە هیچ جۆرێک ڕێگە بە کارکردنی ئافرەتی بیانی نادرێت و منداڵی خوار تەمەنی 18 ساڵیش بۆی نییە نێرگەلە وەربگرێت. لە زۆرینەی کافتریاکاندا هەبووە واتە لە بازار لە زۆرینەی کافتریاکاندا ئەم شتانە هەبووە لە چەند شوێنی دیکە یعنی داخراوە واتە لە نسبەت ئەوەی کە دەیکەن بۆ ئەوەی کە ئەم کابرایە بێهۆش بی. بەڵام چۆنە میشەگە بۆم باسکەی چۆن دەکرێت میشە؟ ئەم میشە چۆن دەکرێت کابرا بەبوونی ئەوەی کە ڕازی بیتن دووبارە بستێتەوە. کابرا یعنی تام لە نێرگەکەی دەکا تامی نێرگەی لۆ دەچی بەس چییە کابرا پێی ئەوەی دەبی جێش دەبی وای لێ دێتەوەنێ دووبارە بستێن دەرێ واتەوە چی لێ دێ یعنی مشتری خۆ دەڕادەچێشیەوە. بەڵێواتە ئەمە جۆرێکە لە فێڵکردن لە مشتری وای دەکەم مدمینێکە بۆی جارێکە بچێتەوە بۆ لە لێوە بکێشێتەوە. ئەمانە ئەم جۆرە کافتریانە لەژێر چاودێری لیژنەکانی قایم قامەتدان ئێوە ڕۆژانە یاخود مانگانی هەفتانە دێن سەردانی ئێوە دەکەن بەدەدا چوون بابەتانەکان لیژنەکانی قایم قامەت. بەڵێ ئێستا وەی لێهاتی یعنی زۆرینەی جێگایەکان قامقامیات زۆرینەی جێدەگەڕێت ئێستا زۆرینەی جاران دێن بۆ لای مەش ئیسکان کامل هەمووی دەگەڕێت بەس هەنێک شوێن هەبوو کەواتە لی بوو قامقامیات دایخست شتێکی چاچشی کرد. جگە لەم جۆرە فێڵە کە دەکرێت لە ئاوی نێرگەلەکەدا هیچ شتێکە هەیە باز دەکرێت لە پێچانەوەی سەری نێرگەلەکەشە جۆرە لە فێڵکردن هەیە ئەمە هەیە چۆن ئەمێ باسکەی حەبی دادنێن دەرمانش دادنێن کە دەرمانش دابنێتن کابرا دەگەڕێتەوە. ئێستا ناو شوشێکە هەندێک حولی مادی هەیە دادنێنە ناوی کابرا تامی لێ دەکا دەزانی ئەوە چی تێدایە بەس بۆچی حەبەکەی دەرناچی. ئێستا کافتریاکە ئێوە کافتریاکی خێزانی و کۆمەڵی گەنجی باش لێرە بە یەکەم ئێوە تەمەەن لێرە دیاریکراوە ئەو کەسانێکە دەنێرە بۆ نەرگەلە کێشان 18 ساڵی تاوا نەکردبی خۆمان نایێنین دابنیشێ. بەڵاتە کەسێن تەمەنی یاسایی 8 ساڵی تێپەڕ نەکرد بێ ئێوە نێرگەلەی پێ نادەن نایدێن بۆ دانیشتنیش نایێنین کە یعنی ساحبی ئەو شتانە قبول ناکە. بەڵێ یعنی زۆرینێ کەس هاتی عایلە و چتووالە دێن ئاساییە بەس وەکو بڵێ مناڵە شتێکە نایێنین. بەڵێ ئێوە کە خاوەنی ئەم بەشێکن لەم کافتریانە و لە هەولێردا هەیە پێشنهارتان چییە بۆ لایەنی پەروەردیدار بۆ ئەوەی جیاکاریەک بکرێت لە نێوان ئەم کافتریانێک کە لەژێر چاودێری ژنەکانی قایم قامەتدان لەگەڵ ئەوانەی کە لەژێر چاودێری دانین و ئەم جۆرە چۆن دەڵێ ماددەیە دەرخۆری گەنجانی ئەم وڵاتە بەخوای چەندی قامقامیەت هاوکاری مام کە زۆ باشترە واتە هەنێک شوێن هەیە نازانی چی تێدا چی تێدانە بەس هەفتەی جارە بگەڕدرێتن زۆ باشترە نەک وەکو بڵێ کابرا منداڵە یان ئەوەکە لە زۆرینە جیان دیوانە منداڵ دەستە و کافتریەکە نێرگەلەی دەچێشتن بەخۆشی نازانی چی تێدا چی تێدانە. باز دەکرێت لە بەشێک لە کافتریەکاندا هەتاوەکو چۆن دەڵێ بازرگانیکردن بە لەش فرۆشیشەوە هەیە ئەمە هەیە طبعاً وایە ڕاستە زۆرینەی جێشە بووە واتە هەندێک منتیقە و شتانە هەبووە کە بینیویانە تەسویریشیان کردووە. بەڵێواتە ئەم کەسانی کە لەوێ لەش فرۆشیەکەن بیانیە خەڵکی ناوخۆرەمی کوردستان بیانینە بێگانە نە هەمویان هاتی نێران بەس وەکو بڵێ ئەو سا خاوەنی کافتریاکەیە هیچ بێگانەیە تێگەی یعنی کورد نییە زۆرینەی عارەبن.
ڕۆژێکی نوێیە و دەمەوێت بچمە پەرلەمانی کوردستان و ڕایەکێک لە ئەندامانی لیژنەی تەندروستی سەبارەت بە چۆنیەتی چاودێریکردنی کافتریا و نێرگەلەخانەکان و ڕەچاوکردنی مەرجە تەندروستیەکان بزانم. موسلیم عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و ئەندامی لیژنەی تەندروستی و یەکێکە لەو کەسانەی لە ماوەی ڕابردوودا بابەتی بێپلانی و نەبوونی چاودێری لەسەر کافتریا و نێرگەلەخانەکان ڕوژاندووە. ئەو دەڵێت بۆشایی یاسایی لە پەرلەمانی کوردستان هەیە چونکە تا ئێستا هیچ جۆرە یاسایەک نییە سەرپەرشتی کافتریا و نێرگەلەخانەکان بکات. مسلیم زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دیارە جەنابەتۆکو ئەندامی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان ئەوەندەی بەدەداچوتان کردبێ سەبارەت بە کافتریاکانی ناوەندی پارێزگای هەولێر ئەم بێسەرۆبەرێت چیە لە کافتریاکاندا هەیە؟ سەرەتا بەناوی خوای گەورە مێرەبان زۆر بەخێر بن. دیارە ئێمە لە ئێستا لە دنیای مۆدێرنە لە جیهان بەگشتی دەوڵەتان شەرق ئەوسەط بە تایبەتی ئەناڵن بەدەست چەند دیاردەیەکی مەترسیدار و ناتەندروست کە ژیانی گەنجان و لاوان لە وڵاتان بە شێوەیەکی گشتیدا ئاپۆشێ وە کوردستانیش بە تایبەتر کە ئێمە ڕوبەڕووی حاڵەتی ناتەندروستی هاوشێوی ئەو دەوڵەتانە بووینەوە بۆی کە خوگرتنە بە یانە شەوانەکان و دانیشتن و کات بەسەربردنە لە یانە شەوانەکان کە تیایدا نێرگەلە ئەکێشتێ و مامەڵەی ناتەندروست لەگەڵ ئافرەتانە کرێ و کاتی تێدا ئەکوژرێ و تێدا بەسەرە بردرێ بەبێ ڕەچاوکردنی جوێدانە لە پێوەردانی ئەو کەسانی کە ئەچناوێن دەرێن ڕەچاوی تەمان بکرێ یان ئەو مادانەی ئەو خواردن و خواردنەوانەی کە لەو شوێنانە بەکارە هێندرێن ئەوەی کە ئێمە بە دووادا چۆنمان کردووە مەیدانی یان هەنێ شتمان بۆ دەرکەوتووە کە بەڵێ جارە پێش هەموو شتێک لە ڕووی یاساییەوە وەکو پەرلەمانی کوردستان هیچ جۆرە یاسایەک نییە سەرپەرشتی ئەو شوێنانە بکا بۆ چونکە دیارەدەیەکە لەو چەند ساڵەیە بەڕاستی بەڵێ پێویست دەکات لە پەرلەمانی یاسایەکەی بۆ چاودێریکردنی ئەم شوێنانە بەتەئکید چونکە پەرلەمان دەست دامەزراوەیەکی گەورەی یاسادانان و چاودێریە بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە پێویستە پەرلەمانی کوردستان بۆ هەموو پرسێک بۆ هەموو بابەتێکی پەیوەستدار بە ژیانی خەڵک یاسای تایبەتی هەبێ لە ڕێگەی ئەم یاسایەوە هەموو کایەکان تەنزیمەکە ڕێخستنی بۆکە ئەیخوات ئەیخاتە چوارچەوە قالبێکی یاسایی ئەم بۆش یاسایە بۆ پڕنەکراوەتەوە تا لەبەر ئەوەی کە لە چەند ساڵێکی بڵێن ڕابردووەوە ئەم جۆرە دیارەدێت تەشەنەی کردووە ئەم جۆرە لە بازرگانیکردنە بە کەلوپەل و وەسائلەکانی کافەکان ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندندا ڕۆژ بە ڕۆژ گەنجانمان ئالوودەی کات بەسەربردن و خوگرتن بە سەردانیکردنی یانە شەوانەکان بۆیە ئێستا کاتێتی پێویستە بەوەی کە تەنزیم بکرێ ڕێک بخرێ لە ڕێگەی یاساوە و بتواندرێت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە چونکە خۆتان نەزانن ئێمە وەکو پەرلەمانی کوردستان لە خولی پێشووە یاسای جگەرە هەیە یاسای جگەرە بۆی کە لە شوێنە گشتیەکان جگەرە نەکەشرە بەڵام ئەم یاساش وەک پێویست نەخرای بواری جێبەجێکردنەوە ئێستا پێویستە زۆر بە فراوانتر و ورترشی شیکردنەوەی بۆ بکرێ و یاسایەک دەربکرێ بۆی کە تایبەت بکرێت بەیانە شەوانەکان هەم لە ڕووی کردنەوەیان لەو شوێنانی کە بۆیان دیارەکرد لە شوێنە گشتیەکان چووکە ئێستا یەکێک لە کێشە و گرفتەکانی یانە شەوانەکان ئەوەیە کە پڕژا و نەتۆڕ و چوونەتە نێو کوچە و کۆڵانەکانەوە کە بەڕاستی ئەوانە شوێنێکی کەراپە شوێنێکی دەمەوێت کێ لە پشت ئەم بازرگانیکردنەوە یاخود ئەم یانە شەوانە هەیە بە تەحدید باسی ئەوە ناکرێت چێ لە پشتێت چونکە دیاردەیەکە شایع گەنجان بە شێوەیەکی گشتی ئەکرێ خەڵکی ئەتیادی بازرگانی بکەن وەکو کاسبی سەیرەکە یانەی شەوانە ئەکرێتەوە کابرا کاسبیەکە بەڵام ئەکرێ حکوومەت لایەنی پەیوەندیدار جهەتی معنی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی دەسەڵاتی جێبەجێکردن و بەدواداچوونی لێژنەی تەندروستی و لێژنەی قائم قامەت کە هەردوو لێژنە دوجار بەدواداچوونەکەن بۆ پرس و بابەتە هەنووکەیەکان لە نێو شار و کوچە و قەزا و ناحیەکان و پایتەخت
ئەکرێ لە ڕێگەی ئەم لێژنانەوە بەردەوام چاودێریان بکرێ ئەوانە لێژنەیەکن مانگانن ڕۆژانن هەفتانن ئەکرێ ورتر بەڕاستی چاودێری بکرێن و پرۆگرامیان خاڵبندیان بوو ئەم پێمان وایە نەخێر وەک پێویست نەبووە ئەکرا وەزارەتی تەندروستی لە قۆناغەکانی ڕابردووە ورتر چاودێری کردبووە شوێنی تایبەتی بۆ دابنانە وەوەڕ خاڵبندیشی بۆ دابنانە لەکردنەوەی ئەو جۆرە کافیانە بۆی کە مناڵ نتوانێت بچێتە ژوورە بۆی کە زیاتر جێتێکی ڕقابی تونتە بووە سەردانی و شوێنانی کردایە ئەو مادانەی کە بەکاردێن لەو شوێنانە چ مادەیەکن و چ مادەیەک ئەکرێتە ئەو نێرگەرانەوە کە لە کافیەکان بەکارهێنرێ و گەنجانی پێ ئاڵۆدە ئەکرێ بۆی کە دووبارە بگەڕێنەوە شوێنەکان چونکە ئێمە بیستمانە جۆرە هەمادە بەکارێکم هەندێکیان تەندروستین وەکو دەرمانن و بەشێک لەو دەرمانانش تایبەت بە وەرەقەی دکتۆر نەبێ وەرناژیرێن لە سەیدەلیەکان ئەی چۆن دەستی ئەو خەڵکانە ئەکەوێ ئێستا بۆتە ناوەندێک بەشێکی کافرەکەمونە ناوەندێک بۆ بازرگانیکردن بە مادەی بێهۆشبەر و مدمنکردنی گەنجانەوە زۆر جار بە نایاسایی مادەی هۆشبەریش لەوێ ساغەکرێتەوە زۆر جار بەناچێت ئەو شتانە باس ناکرێت شتانە بە ڕێگەی نهێنی ئەکرێ چونکە گەنجانی پێ ئاڵوودا ئەکرێەوە گەنجان لەو شوێنانە دووبارە وابەستە ئەکردنەوە بۆ دووبارە سەردانیکردنەوەی ئەو شوێنانە کە لە ڕێگەی ئەوەی کە خانەکانی مێشکیان خاوە کرێتەوە مەستە بن بە بەکارهێنانی ئەم جۆرە مادانە ئەوە بە هەمان شێوە بەکارهێنانی ناتەندروستی ئافرەتان لە هەمان شوێن لەو شوێنانە کەواکە بەشێکی ئەو گەنجانە دووبارە سەردانی شوێنەکانەکەنەوە ئەمە بیستمانە ئافرەتان لەو شوێنانە بەنایاسایی بە ناتەندروستی بۆ مەرامی تر بەکارهێنرێن کە ئەوەش بەڕاستی بابەتێکترە ئەنجا کە تەمەەن نەکراوەتە پێوە ئێستا من بینیمە بەڕاستی مناڵان لە تەمەنی زۆر خوارد تەمەنی 18 ساڵی سەردانی و شوێنانە ئەکەن و تەعامل و ڕەفتاریان لەگەڵەوە ئافرەتانە و بەکارهێنانی و جۆرە مادانە لەو شوێنانەکە بە هەموو پێوەرێک ئەوانە بەدەرن لە پێوەری تەندروستی ئمە خۆتانەزان لە هەرێمی کوردستانە یەکێک لەو کێشانەی کە هەمانە کێشەی ڕوبەڕووبوونەوە و تەنزیمکردن و چارەسەرکردنی قەیرانی تەندروستی شێرپەنجەی لە هەرێمی کوردستانە ئێمە نەخۆشخانەکانمان هەم نانەکەلی هەم نەخۆشخانەی هیوا لە سلێمانی بەدەست کەمی دەرمانەوە ئەناڵێنن و کێشەمان هەیە بە ئەوی کام دیاردێ ڕۆژ بە ڕۆژ نەخۆشی لە پەرسەندندایە ئەگەر بەو شێوەیە بڕوە ئێمە لە ساڵانی داهاتوە دووچاری قەیرانی سەختترە بینەوە ئێساوای لە هاتووە ئەم بازرگانیکردن بەو جۆرە وەسائلانە وەکو نێرگەلە کە ئێمە باسیەکەین پوختتر ڕۆچوتە نێو ماڵان ئێساوای لاتوە گەنجان ئەیکردن بۆ نێو ماڵان لە گەنجێکە پرسی نێرگەلە خراپە یەک نێرگەلە بەرامبەر بە 60 بۆ 100 جگەرە ئەڵێ خەر من خۆم پێوە نەگرتووە مانجی جارێکی کێشم بەڵام لێ پرسە نێرگەلە تێ لە ماڵە ئەڵێ وڵا کڕیمە دامناوە یان لە دوکانەکانە ینی بەڕاستی ئەمە خەریکە ئەبێ بە دیارەیەکی مەترسیدار پیشەیەکی ڕۆژانەی گەنجلاوانمە چارەسەر ئەوەی بەڕاستی ئێمە وەرزی یاسادانانی بەتاچیت ئێمە وەرزی یەکەم یاسادانانمان بەڕێ کرد کە بەڕاستی کرد و کاڵێکی پێوە دیار بوو کەمترین یاسای تێدا دەرکرا بەهۆی نالەباری دۆخی سیاسی بەڵام لە وەرزی دووەمی یاسادانان کە لە مانجینەوە دەست پێەکە پێویستە پەرلەمانی کوردستان و بیلئەخەس لێژنەی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر لە هەرێمی کوردستانە پێویستە ورتر چاودێری بکەوە یاسای پرۆژە یاسایەک بە فراوانتر ئیش لەسەرەوە بکە لە هەرێمی کوردستان کار لەسەرەوە بکرێت بۆ ئەو پرسە گرنگانێکی ئێستا جێی باەخن و تەندروستی ڕۆڵەکانی ئێمە پێوە پابەندە پێوەستە یاسایەکی فراوان بێ کە ئەم شوێنانە ڕێک بکاتەوە تەنزیمی بکە بەڕاستی لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی تەندروستیە پابەندی بکە بۆی کە بەدووادا چوون کە خاڵبەندی بۆ شوێنانە دابنێن تەنزیم بکەن بۆ ئەو شوێنانێکن ناو ماڵەکانن دووریان بخەنەوە یان شوێنی تایبەتیان بۆ دابنێن و ئەو کەسانی کە لەوێ کارەکەن چۆن کار بکەن و ئەو مادانێک کە لەوێ بەکارهێنرێت چ مادەیەک بن و بەدووادا چوونی جددیتر هەبێ مانگانە ڕۆژانە دیارە ئێستا من ئەو شەوانە متابعەم کردووە لێژنەیەکی ئەمنی هەیە لە کوچە و کۆڵانەکان و لە شوێنە گشتیەکان لەسەر شۆستەکان لە حەدیقەکانە ئەگەڕێ ئەو نێرگەلانە کۆکاتەوە جێگای دەستخۆشیە بەڵام ورتر ئەبی بەڕاستی چاودێری بکرێ شوێنێکیان بۆ دیاری بکرێەوە بە پێی خاڵبەندی و مەرجی تەندروستی
ئەنجا بتوانرێت تعامل لەگەڵ شوێنانە بکرێت کە خۆتان نەزان لە داهاتوە حاڵەتی مەترسیدار بۆ نەخۆشی مەترسیدار کە سەر هەڵەدا لەو دیارە دێت بەرەنگاری ئەبینەوە پێویستە ڕێگا چارەیەک گرینە بەر بۆی کە بتوانین تەندروست مامەڵە لەگەڵ ئەو دیارە دێ بکەین کە زۆر شایعە بڵاو بۆ تۆ بەنێو کۆمەڵگادا. بەرلەمان بەجێ دێ هەڵم و دەچم بەرەو قایمێتی قەزای ناوەندی هەولێر. هەموو ئەو لیژنانەی چاودێری بازار و کافتریاکان دەکەن. قایمی هەولێر ڕاستەوخۆ سەپەرشتیان دەکات. ئەو دەڵێت لە ماوەی ڕابردوودا چەندین کافتریا و نێرگەلەخانە بەهۆی پابەند نەبوونیان بەڕێنمایەکانەوە داخراون و بەشێکی دیکەشیان ڕوبەڕووی سزای مادی بوونەتەوە. کاک نەبەستکە زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت لێت بپرسم مەرجەکانی کردنەوەی کافتریا لەگەڵ چاودێری ئێوەدا چییە لە سنووری پارێزگای هەولێردا؟ بەخۆی کردنەوەی کافتریا چەند مەرجێکیە لە سەرەتاوە دەبێت ئاماژەوە بۆ بکەین کەوا دوو جۆر مۆڵەت هەیە دەبێت بە کافتریاکان. جۆرێکیان مۆڵەتی ملیە کە واڵین چایەخانەی پێ دەبێت نەک کافتریا کە لە گەڕەتە ملیەکان هەیە یاخود لە ناو بازار هەیە ئەو چایەخانانەی کە خەڵکی بەتەمەن و خەڵکی ئاسایی ڕووی تێ دەکەن. بەڵام جۆرێکی تر هەیە کە کافتریایە کە چینی گەنج ڕووی تێ دەکاتن تا درنگانی شێوش دەمێنێتەوە ئەوە لە گەشت و گوزار مۆڵەتی پێدەدرێتن ئەستێرەشی پێدەدرێت لە یەک ئەستێرە تاکو 5 ئەستێرە. ئەوەش بەپێی چەند ڕێنماییەکە کە ئەو ڕێنمایانە لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە دەستەی گەشت و گوزار دەرچووە. لە هەمووی گرنگترەوەی ناوی لە ماڵان نزیک بیتن، ناوی لە شوێنە پەرزگاکان لە مزگەوتەکان نزیک بیتن، چەند مەترێکی بۆ دانراوە، هەروەها چەند مەرجێکی تریش تێدایە. ئەو کرێکارانەی کە لەوێ کار دەکەن مەرجی خۆیان تێدایە، دەبی کارتی تەندروستیانەبی، مەرجەکانی تەندروستی دەبی جێبەجێ بکەن. هەروەها لایەنە پەیوەنددارەکان کەوا پەیوەندیان بۆ بابەتەوە پێویستە ڕۆژانە بەس ئەوەندەی لیژنەکانی ئێوە بەدەداچوونی بۆ دەکەن و چاودێری دەکەن ئەو کافتیانە ئەو مەرجانیان جێبەجێ کردووەکەوە بەتانداناوە ئەوەی ئەو مەرجانە جێبەجێ نەکە مۆڵەتی پێ نادرێ، ئەوەی مۆڵەتیش پێ نەدرێ پێویستە لەسەر هەموو دەستگا ئەمنیەکانەکە نەک تەنها لیژنەکانی قایمخانە پۆلیس، ئاسایش، هەموو بەشەکانی پۆلیس، بنکەکانی پۆلیس ئەرکە لە سەریان کەوا ئەو شوێنانە داپەن شارەوانیەکان. بەڵێ ئێوە دەستان بە هەڵمەتی داخستنی کە ئەو جۆرە کافتریان نەکردو کە ڕەچاوی مەرجەکانی لیژنەی ئەمنی یاخود قایمخانە ناکەن؟ بەڵێ ئەو هەڵمەتە بەردەوام ماوەیەکی دوور و درێژەوە بە بەردەوامی ئەو جۆرە شوێنانەدا دەخەین. شوێن هەیە دای دەخین لەبەرەوەی مەرجەکانی تەندروستی جێبەجێ نەکردی و مۆڵەتی تەندروستی نە، شوێن هەیە دای دەخین لەبەرەوەی بوویتە هۆی بێزارکردنی خەڵکی گەڕاک، شوێن هەیە شوێنەکەی گونجاو نییە مۆڵەتی پێ نەدراوە ئێمە دەچین دای دەخین. بۆیە بەردەوام ئەو جۆرە داخستانە. شوێن هەیە بوویتە سەرچاوی ئاژاوە و باڵێن جێرە شێوێنی چەند کەسێک کە ئاژاوە جێڵم ڕووی تێ دەکەن ئەو شوێنانە ژێمەدا دەخین. وەکو باسیشم کرد هەموو دەستگاکانی ئەمنی بە ئاسایشەوە بە پۆلیسەوە دەستگاکانی تری ئەمنی ئەوان بە بەردەوامی کاریان لەسەر ئەم حاڵەتانە کردووە و ڕۆژانەش خەڵکی جراحەتی لەگەڵ کراوە و شوێن داخراوە بۆ ئەوەی کەوا ئەو کەم و کوڕیانەی هەیەیانێن. بەڵێ کاک بەس بە دیاریکراوی دەمەوێت لێت بپرسم لە ماوەی ڕابردوودا بەپێی بەدەداچوونێکی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان دەرکەوتووە دەگوترێت لە بەشێک لە کافتریاکانی سنووری پارێزگای هەولێر جۆرێک لە مادەی بێهۆشکە تێکەڵ بە ئاوی نێرگەلەکە هەم ئەم سەری نێرگەلەکە کاتێکە پێچێتەوە. هەوڵەکانی ئێوە چ دەبێت ئەوە چیتان کردووە بۆ ئەوەی داچوومە بابەتەکەن ئایا گەر ئەم دیاردەیە بوونی هەبێت لە هەولێردا بنبڕ نەکرێت لە داهاتوودا لێکەوتی خراپی لێ ناکەوێتەوە؟ بەخۆی مەوادی بێهۆشکەر ئەوە لە بەڕێوەبەراتی ئاسایشی گشتی بەڕێوەبەراتیەک هەیە متابعی ئەو بابەتە دەکاتن. ڕۆژانەش وەک خۆتان دەبینن خەڵکانێک کە بازرگانی پێ دەکەن یاخود کە بەکاری دێننەوانە دەستگیر دەکەین و بەپێی یاسا مامەڵەیان لەگەڵ دەکرێتن. بەڵام ئەو دەنگۆیانە باوەڕ ناکەم بەو جۆرە دیتن مبالغەی تێدا لەبەرەوەی ئەو شوێنانە هەموو متابعیان لەسەرە ئەو لەلایەن لیژنەکانی تەندروستیەوە بەتایبەت ئەو مەوادەی لە بەکار یاخود دروستکردنی نەرگیلە بەکاردێنرێتن لەلایەن لیژنەکانی قایمێت تیمەکانی تەندروستی متابع دەکرێن. زۆر جار چوینە پشکنینمان بۆ کردووە و پشکنینی با بڵێن لە ناکاوی شێ بۆ شوێنانەکەەوە ئایا بزان چ مەوادێکە. بۆیە ئەو دەنگویانە باوەڕ ناکەم لە شوێنە گشتیەکان هەبیتن مبالغەی تێدایە.
بەڵام سەبارەت بە موادی بێهۆشکارەوە لە بەڵام لەوانەیە لە هەندێک شوێنی لاوەکیە کە لەجێت چاودێری ئێوەدا نەکرابێتەوە شتەبوونی هەبێت بە تایبەتی بەسم گوایە حەبی ترامادۆڵ لە بەشێک لە کافتریاکاندا بازرگانیش پێوە دەکرێت بەخۆی ئەمە وەکو باسم کرد متابعی بەردەوام هەیە بۆ شوێنانە بەڵام هیچ کافتریایەک تاکو ئێستا لە شاری هەولێر لێ نەدیتە ڕووی دابی کە موادی بێهۆشکار بەکاربێنن یاخود بیدەنە خەڵکەکە لەبەر ئەوەی ڕۆژانە بەدایان کەس ڕوو لەو شوێنانە دەکەن داوای نەرگەلە دەکاتن تەنها نەرگەلە داوای موادی بێهۆشکار ناکاتن ئەو شتانە تایبەتن بۆیە ئەمە وەڕەت دەکەینەوە کە لە کافتریاکانەوە بوونی هەبیتن بەڵام کافتریایەک شتێکی واتیا لە هەر کافتریاوێ بەپێی یاسا مامەڵەیان لەگەڵ دەکەن ئەوەکیت خاوەنەکەی یاخودەوەی بەو کارانە هەڵساون دەستگیر دەکەن شوێنەکە دادەخرێتن ڕاش دەگەێنێ بۆ لەبەر ئەو هەیە داخراوە بۆیە تاکو ئێستا لە هەولێر ئەم حاڵەتانە بەدی نەکراوە بەڵام شوێنیشە بۆ کە پابەندە بۆ بە ڕێنماییەکانی تەندروستی پابەندە بۆ بە ڕێنماییەکانی گەشت و وزارێ بە دامان خۆ بەردەوامیش داشان دەکەین لە ماوەی ڕابردوش بە تایبەت لە ڕۆژانی دێژن لەلایەن دەستگاکانی ئەمنی پۆلیس ئاسایش هەواڵگەی گشتی هەڵمەتی باش کرا بۆ دەستگیرکردنی ئەو کەسانی کە سەرپێچی دەکەن بۆ داخستنی ئەو شوێنانەی کەوا قماری لێ دەکرێتن ئێستا لە شاری هەولێر قمار بە شێوەیەکی ئاشکرا نەماوە بەڵام لە زۆر جار ئێمە دەستمان بەسەر شوێنی واداگرتووە کەوا بە شێوەیەکی شاراوە قماری لێ دەکەن یاخود بە وەسیلەی تر وەکو یاری دۆمبەڵە بەکاردێنن بۆ قمار و یاخود قماری ئەلکترۆنی چەند شوێنێک دەستمان بەسەرداگرەوە لە ڕێگای مۆبایل و لە ڕێگای تەکنەلۆجیاوە ئەو قمارە دەکەنەوانە بەڵام ئێمە بە دوواداچوون بۆوانەش دەکەین و چەندین شوێنمان پێش جەژن داخست و هەڵمەتەکەشمان بەردەوام بەڵێ ئەکاک نەبەس من دوێنێ بە شوەیەکی مەیدانی البەتە من دووشەوە لە هەولێر مامەتەوە بۆ مۆدەداچوونە لە بەشێک لە کافتریا میلیەکان دەبینرێت خوار تەمەنی 18 ساڵ دانیشتووە خەریکی نێرگە لە کێشانە پێتان نوانیە دەبێت سنوورێک بۆم دیاردێش دابنرێت چکە بەڕاستی ئەمە کە بێت و بەردەوام بێت لەوانەیە خەڵکێکی زۆر کە تەمەنی نەگەشتە ئەو ئاستە بتوانێت ڕاست چەبی خۆی لێک جاکاتەوە تووشی ئەم جۆرە لە مدمین و ئیدمانە بابەتی دووکەڵەکانەوە بەپی یاسا لە تو خوار تەمەنی 18 ساڵی بەتەنیا بۆی نیە ڕوو لەو شوێنانە بکاتن هەروەها بۆی نییە بچیتن خواردنەوە کحولیەکانیش بکڕی بێ خواردەوە خاوەنی کافتریاکەش بەرپرسە لە کاتی سەردانیکردنیش لژنەکانەگەر تێبینی ئەو حاڵەتانە کرا ئەو بە دڵنیاییەوە ئیزراعاتی لەگەڵ دەکرێت بەڵام لێرەدا ئەمە پێویستە ئاماژەوە بەوە بکەینکەوە کەسوکاری ئەو منداڵانە یاخود ئەو مێر منداڵانە پێویستە لە سەریان ڕێگەیان پێنەدەن ئەرچیوان لە ئیمە زیاترە لەم حاڵەتانە لە تەمەنی لە خوار 18 ساڵی بی و تا درەنگانی شەو نەگەڕێتەوە ماڵی ئەوە بەرپرسیەکەم دایک و باوکی ئەو منداڵەیە بەڵام ئێمەش هەر کافتریایەک ئەو حاڵەتانەمان لێ بەدی کرد ئەوە بە دڵنیاییەوە ئەمە ئیزراعاتیان لەگەڵ دەکەین سەبارەت بە فرۆشگایەکانیش ئێمە تەجروبەشمان کردوونە و بابێن تاقیمان کردینەوە بزانێ ئایا دەفرۆشن زۆر جار منداڵمان هینایە لە خوار تەمەن 18 ساڵی کە بۆمان ڕوانکە بزانین ئایا خواردنەوەی کوحولیان پێدەفرۆشن یاخود نابۆەوەی ئیزراعاتیان لەگەڵ بکەین بەڵێ ئەمە بکەم پرسیاری کۆتایی لە بەشێک لە کافتریاکان ئێمە بینیمان کۆمەڵێک ئافرەتی بیانی هەیە لەوێ سێرڤیس خزمەتگوزاری پێشکەشەکات ئەوانش لەژێر چاودێری لیژنەکانی ئەمنی و قایمقامەتدان ئەمانە چکە دەگوتری ئەمە بەشێکی چۆن دەڵێ ڕێگایەکە بۆ بازرگانیکردن بە لەشفرۆشیەوە بەخۆی کەسی بیانی پێشە شتێکی دەبێت ڕەزامەندی ئاسایشیە دیتن کە لەوێ کار دەکە ڕەزامەندی ئاسایشیە بۆ هەروەها کە لەو شوێنە چ ڕێستۆران بی چ کافتریاوی دەوی کارتی تەندروستی هەبی ئێمە وەکو قایمقامەتیش تامیمەکمان بڵاو کردەوە زۆر جێگاش ئەو تامیمەمان بە کافتریاکاندا بە شوێنەکاندا ئەو کارمەندانی بە تایبەت ئافرەتەکان کە کار دەکەن دەبی جلو بەرجیان بگونجێ لەگەر دابنەریتی کوردەواری لەگەر دابنەریتی کۆمەلگای ئێمە هەروەها پێویستە هەمویان جلەکانیان وەکو یەک بیتن و جیا بکرێنەوە بەڵام لە بەشێکی ئەمەرجە پەیڕەو ناکەوە بەڵام ئەمە ئیجراعاتمان کردو ئەوانەی کە ئەو مەرجانەی مەشان جێبەجێ نەکردووە ئەگەرچی ژمارەی کردنەوەی کافتریا و نەرگە لە خانەکان لە هەرێمی کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بووندان ئەمە شوای کردووە چاودێریکردنی ئەو شوێنانە لە ئاستی پێویستدا نەبێت و بۆیە لە ئێستادا بەشێکیان بوونەتە سەنتەرێک بۆ بازرگانیکردن بە ماددەی هۆشبەر و ئافرەتی لەشفرۆشەوە کە ئامانجیش لەم بێپلانیە سەرقاڵکردنی گەنجانە
بەشتی لاوەکی و لەبیربردنەوەی مافەکانیان و خزمەتگوزاری و خۆشگوزەرانیەوە